لله من أسمائه 99 من بعدها يتلون جزاء محصيها دخول الجنة كما رواه في صحيح السنة. بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. یەکێک لە ناوە بەرزەکانی پەروەردیگارمان ناوی پیرۆزی ئەلواحیدە. ئەلواحید واتە ئەو خوداییکەوە یەکە، ئەو خوداییکەوە تاک و تەنهایە، وەکو دەفەرمێ وإلهكم إله واحد لا إله إلا هو الرحمن الرحيم. پەروەردیگارتان پەروەردیگارێکی یەکە، تەنها ئەو هەیە، هیچ پەروەردیگارێکی دیکە و هیچ پەرستراوێکی تر نییە کە شایستەی پەرستن بی و ئەو خودایە خاوەنی بەزەی و سۆزی هەرە فراوانە. و یوسف عەلەیه السەلام ئەو کاتێکە لە سجن بوو باو دوو هاوڕێی کەوە مانای خەونەکەیان لێ پرسی پێی فەرموون ئەئەرباب متەفەرقون خەیر ئەم الله الواحد القەهار. ئەی هاوڕێیانم، ئایا ئەو خودایە زۆر و زەبەندانەی کە ئێوە دەیپەرستن و چەندین خودا دەپەرستن ئەوانە باشترن یان خودایەکەوە تاک و تەنهایە و هەر ئەو زاڵ و بەدەسەڵاتە؟ ئەو خودایە سوبحانه وتعالى تاکە و یەکە، پێویستیشە هەر یەک بی، چونکە کەون و کائینات بە یەک تەنسیق بە یەک هەماهەنگیەکی گەورە بەڕێوە دەچیتن، دەبی ئەو زاتەی بەڕێوەشی دەباتن تاک و تەنها بیتن. ئێمە تەماشای هەر کاروبارێک دەکەین، ئەگەر یەک دەست بی، یەک خەتم بی، یەک ڕێوڕەسم بی، یەک سیستەم بی، دەزانین کە یەک سەری هەیە، یەک سەرۆکی هەیە، یەک بەڕێوەبەری هەیە. ولله المثل الأعلى. ئەو کەون و کائیناتە هەمووی بە یەک سیستەم، بە یەک نیزام، بە یەک جۆرە قەوانین بەڕێوە دەچیتن، کەواتە زاتێکەی کەوا بەڕێوەی دەباتن یەکە و تەنها دەبی ئەو بیتن. لو كان فيهما آلهة إلا الله لفسدتا. ئەگەر ئەو ئاسمان و زەویە پەروەردیگارەکی دیکەی تێدابە، خوایەکی دیکەی تێدابە غەیری ئەڵڵا سوبحانه وتعالى فاسید دەبوو، تێک دەچوو، چونکە ئەو خودایە لەگەر خودایەکەی دی خاوەنی توانە، ئەویش خاوەنی توانە، خاوەنی زانست، ئەو خاوەنی زانست، ئەو بەتوانە و ویستی خۆی شتەچی دەوێ، ئەوی دیکە بەتوانە و ویستی خۆی شتەچی دەوێ، کەواتە توانە و ویستەکانیان دەبی هەر لە شوێنێک تێک بگیرێن و زڵدی یەکدی بن، لێرە فەساد ڕوودەدا. ئەو توانای هەبی، ئەویش توانای هەبی. دوایە خوددا سوبحانه وتعالى خاوەنی توانای مطلقە، سنووری نییە. لۆ ئەوەی خودابی دەبی توانا و زانستی بێ سنوور بی. ئەگەر والعیاذ بالله کەسێک بڵێ خودایەکی دیکەی لەگەر هەیە، ئەو زانست و توانای خودایەکەی دی سنوور لە بۆ زانست و توانای خودای ئەوی دیکە دادەنێ، کەواتە مەحاڵە کەوا ئەو خودایە هیچ هاوبەشک، هیچ شەریکەکی لەگەڵ هەبی، بەڵکو تاک و تەنهایە. و لە مەخلوقات و لە دروستکراوانی ئەو تاک و تەنهاییە، ئەو ئەلواحیدیە ڕەنگ دەداتەوە. ئەتوو دەبینی لە بۆ بچووکترین تا گەورەترین شتی کە لەو کەونەی ڕوودەدا هاو ئاهەنگی لە نێوانیاندا هەیە، هەمووی یارمەتی یەکدی دەدەن، هەمووی بە تەنسیق لەگەر یەکتری ئیش دەکەن. ئەو بەهانای وی دێ، ئەو بەهانای ئەوی تر دێ، ئەو ڕیزقە هەر یەکەی ڕزق لە بۆ ئەویدی دابین دەکا، هەر یەکەی ئیش لە بۆ ئەویدی دەکا. ئەو درەخت و ڕوەکەی دەبینی دوان ئۆکسیدی کاربۆن هەڵدەمژیتن، ئۆکسجینی لە بۆ مەدەینی. ئێمەش وەکو مرۆڤ ئۆکسجین هەڵدەمژین، دوان ئۆکسیدی کاربۆن دەدەینەوە ئەو ڕۆکەی، کەواتە ئیشەکمان هەیە، هاو ئاهەنگیمان لە نێواندا هەیە. دەبینی ئەو خودایی کەوا چاوی دروست کردیە، هەر ئەو خودایەیە کەوا تیشک و ڕووناچی لە ڕۆژەوە دەینیتن، چونکە هاو ئاهەنگی لە نێوان چاو و ئەو تیشکەیدا هەیە و بەو شێوەیەی دەیبینیتن. تەماشەی یەک دەنکە برنج، یەک دەنکە گەنم کەوا ئەو پاروەنانەی ئێمە دەیخۆی لێی دروست کرایە، لە بۆ ئەوەی کەوا دروست بیتن پێویستی بە هەماهەنگی و ئیشکردنی هەموو کەون هەیە، چونکە ئەو دنکە برنجە، ئەو دنکە گەنمە پێویستی بە خۆر هەیە، تیشتی خۆر، پێویستی بە خاک هەیە، پێویستی بە ئاو هەیە. ئەو کەسەی بڵێ بەبێ خوای گەورە دەتانم بەدەستی بینم، دەبی ئەو کەسە ئاوی زەوی هەموو لە دەستەوی بی، ئەو خاکەی لە دەستبی، ئاو لە دەستەوی بی، ڕۆژ تیشتی خۆر لە دەستەوی بی. ئەو کەسەی خۆری لە دەست بیتن پێویستە مەجەڕەکەی کەوا خۆری تێدا لە دەستی بی، ئەوی ئەو مەجەڕەی لە دەستبی پێویستە گردردونی هەموو لە دەستبی، کەواتە لە بۆ ئەوەی یەک دنکە برنج، یەک دنکە گەنم بێتە بەرهەم لە بۆمە کەون هەمووی پێکەوە ئیش دەکە.
وەکو کەسێکی کەوا مەطبعەکی گەورەی هەبی بڵێ یەک لاپەڕە یەک خەتم لە بۆ چاپ بکە دەڵێ کاکە لە بۆ پێکردنی یەک لاپەڕە و یەک خەتیشکەوە تەبع بکەم دەبی ئەو مەطبعە گەورەی هەموو بە ئیش بێخەو مەطبعی کەون هەمووی پێکەوە دەبی بە تەنسیق ئیش بکە لە بۆەوەی یەک ڕزق یەک دەنکە گەنم یان دەنکە برنج لە بۆمە ئامادە بکرێتن لەمەش الواحدية خواي قورا سبحانه وتعالى لبوم بديار ديخيتن وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم. لله من أسمائه 99 من بعدها يتلون جزاء محصيها دخول الجنة كما رواه في صحيح